بیان هێنن. وەرن. ئاغایان، ئەمانە هەمویان لە کاتی ئاهەنگی بەرەبەیانی مەسیحیەکان لە یەکێ لە قەبرستانەکانی ژێرزەوینی دەرەوەی شاردا قۆڵبەست کراون. ژمارەیان 41 کەس بووە کە 25 کەسیان تۆبەیان کردووە و بۆ خوداکان قوربانیان پێشکەش کردووە و ڕزگار کراون. باقییان تۆبەیان نەکردووە کە ئەم 5 کەسە لەوانن. ئەم ئادونیای مبەلغە لە گەورەکانی ئەوانە کە تا ئێستا ژمارەی زۆر لە پێڕەوانی ئیمپراتوری گومڕای کردووە. ئەوە دنیای مبەلغ ئەتۆی تاوانەکانی خۆت بیست تەبلیغی دینی غەیری قانونی گومڕاکردنی ژمارەیەکی زۆر لە ڕائەتەکانی ئیمپراتور بێگومان سەزای کارت دەزانی. بێگومان ئەگەر زیاتر لە پێغەمبەرەکەت نەبێ کەمتر نییە. ئاخرین دەرفەتت پێدەدەم، دەست لەم پێغەمبەرە درۆنینە هەڵگرە و جانی خۆت ڕزگار بکە. ئەوە خەڵکی چۆیە؟ هەر ئێرە شاری فیلادلفیا. سزای تۆ مردنە. مردن مەبەلغ. مردن بە خاچ. خاوەن شکۆ، بەو چەشنە کە موشی وتی ئەو یەکێک لە گەورەکانی مەسیحیە. ئەگەر بکرێت دەرفەتێکی پێ بدرێت تا بەشک و دەست هەڵبگرێت و پەشیمان بێتەوە، بێشک زۆربەی لایەنگرەکانی چاولێوی دەکەن و دەست لە ئاینەکەیان هەڵدەگرن. ئەمن قسەی تۆم بەدڵ نییە. ئەو سەختترین شکەنجە کراوە، بەڵام لە بیر و باوەڕی خۆی دەستی هەڵ نەگرتو. بەڵام تۆ مەبەلغ، هەرچەند کە پێم خۆش نییە بۆ ئاژاوە جێران مایەدا بنێم، بەڵام ئەگەر لە لای خەڵک تۆبە بکەی مردنت ڕاحەت دەبێت. خاوەن شکۆ قازی، ئێوە بە ئێمە دەڵێن تۆبە بکەین و گیانی خۆمان ڕزگارکەین، بەڵام ئێوە نازانن ئێمە دەمێکە کە گیانی خۆمان ڕزگار کردووە. ئێوە دەتوانن لەتمان کەن، بەڵام ئەمە جگە لە بەختەوەری و سەربەرزی بۆ ئێمە نییە و ئێمە لە خودای تاقانە نزیک دەکاتەوە. ئێستا من بە ئێوە دەڵێم بە خودای تاقانە ئیمان بێنن و گیانی خۆتان لە هەوەسەکان و شاوەتەکان و ئەو خودایانە کە بە هەڵا هەڵتان بژاردووە ڕزگار کەن. وا دیارێت شێتی ئەمانە ئەو پەڕی بۆ نییە، دەیەوێت ئێمەش گومڕە بکات. داوا لە من دەکا کە خودایانی خۆم لە بیر بەرمەوە بڕوا بە خودای ئەو بکەم. ئێوە پێتان سەیر نییە؟ جنابی قازی، وا دیارە هەروەک کەوتان ئەوانە شێت بوون. هەموو ئەشکەنجەیەکیان قبول کردو تا قسەی خۆیان بکەن. وا نازانن کەوان کەوتونەتە بەڕقی خوداکان. ڕەنگە پێشنیارێکم هەیە، وا باشتر نییە چەند ڕۆژێک دەرفەتیان پێ بدەین تا بەڵکو تووڕەی خوداکاندا مرکێ و شێتیوانیش چابێتەوە. ئێوە ئەمانە ناناسن، ئەوان دەست لە بیر و باوەڕی خۆیان هەڵ ناگرن. ڕۆژ لە دوای ڕۆژ ژمارەیان زیاتر دەبێت و هەموو جەیەک و هەموو کەسێک بە هەڵەدا دەبن.
بە تایبەت ئەمەیان کە دەبێت لەناو بچێ. وتت ناوی چ بوو؟ ئەدونیا. بەڵام ئەتۆ ئادونیا ئەم زۆنە لە خاز دەدرێی تا بەسەر ئەو بمری. تەرمەکەت لەسەر خاز دەمێنێتەوە تا ببێتە عیبرەتی ئەوانی دیکە. دقی ئەو حکومە بنووسە. دیان بن